ڕاستی ئەمە وەکو نەخۆش وەکو کارمەند وەکو نەخۆشخانەی هیواگەر خەڵک چەند جارێک قەرزاری ئەو خزمەتەی جەنابی مام جەلال بن ئێمە چەند جارێک لەوان زیاترین لەبەرەوەی دروستبوون و کردنەوەی نەخۆشخانەی هیوا وەکو بیرۆکە وەکو هاوکاری وەکو پشگیری جەنابی مام جەلال بوو هەر لە سەرەتای دروستبوونیەوە کە بڕیاری دا بەشێک لە موچەی خۆی وەکو سکرتاریەت وەکو یەکەم کەس کە پێشکەشی نەخۆشخانەی هیوا بکە مانگانە کە لەم بڕەپارەیە چ بۆ نەخۆشەکان و چ بۆ کارمەند و پزیشکەکان لە هەنگاوی دووەمدا کە بڕیار درا کە هیچ پزیشکێک و کارمەندێکی نەخۆشخانەی هیوا لە دەرەوە ئیش نەکات و پارەی عیادەکانیان هەر لە موچەی مام جەلال دەدرا بە پزیشک و کارمەندەکانەمە وای کرد لەگەڵ ئەو پشگیریانی دواتر کە بوو بە سەرۆک کۆمارکە هەر بەردەوام بوو کە ئێستا ئەمڕۆ نەخۆشخانەی هیوایە کە بە یەکەم نەخۆشخانەیە لەسەر ئاستی عێراق بەڕاستی دەگەڕێتەوە بۆ بیرۆکەی و بۆ پشگیریە و دواتریش وەکو بنەماڵی مام جەلال کە ئێمە بەردەوام پشگیرمانن چ وەکو ئەوانەی کە لە حکومەت و یاخود ئەوانی کە لە دەرەوەی حکومەتیشن